هەر کوردێکی دڵسۆز هەر تاکێکی کورد کە هەست بە مەزلومیەتی خۆیەکە هەست بە چەسانە و داژیکاریەکە بێ بەشدار بێ لەم کەمپینەوە یەکدەست یەکدەنگ دژ بە هەر داژیکەرێکە هەوڵی سڕینەوەی نەتەوەی ئێمەدات و یەکێ لە هێزە هەرە سەرەکیەکانی کورد ئەکاتە نێو لیستی تیرۆرە کە شەڕی ئازادی شەڕی مافەکانی نەتەوەیەکەکات ئەبێ هەمومان یەکدەست و یەکدەنگ بین و هەولەستێکی کوردانە و مردانە بنوێنین بەڕاستی بەشدار بین لەم کەمپینە. بێگومان پەکەکە هیچ لایەنێکی فرامۆش نەکردووە بەڕاستی و هونەر کە کایەکی زۆر گرنگ و یەکێ لە هۆکارەکانی پاراستنی کەلتور و ناسنامەیە هۆکاری پاراستنی زمانە هونەر ئەو کایە گەورەیە کە بێگومان پەکەکە فرامۆشی نەکردو بۆیە ئەبێ هونەرمەندان و ڕۆشنبیران زیاتر لەم کایە ڕۆڵێکی باڵاتر و باشتر سەرەکیتر ببینن بۆ پشتیوانیکردن لەم کەمپینە و ڕۆڵی سەرەکیانە بێ بێگومان ئەمەزانین هونەرمەندان لەناو کۆمەلگایان و زیاتر بڕوا پێکراون و زیاتر خەڵک جوان لێگرێ بۆیە من لێرە بانگەشەم بۆ هەموو هونەرمەندانی کوردەوەیە کە بەشدار بن لەم کەمپینە و هەڵوێستی کوردانە و مردانەی خۆیان بنوێنن ئەو هێزەی کە تیرۆریستە ئەو هێزەیە کە هەوڵی سڕینەوەی کوردیان ئەوانە تیرۆریستن کە مافی نەتەوەی ئێمە و خاکی نەتەوەی ئێمان زەوت کردووە هێزێکی وەک پەکەکە هێزێکی ئاشتی خواز بۆ هێزێک شەڕ لە پێناو مانەوەی نەتەوەیە گەکات و بۆیە زۆر پێویستە هەمومان دژی ئەو هەڵوێستانە بین و یەکدەست و یەکدەنگ لەگەڵ ئەم کەمپینە یەکدەنگ بین بۆ دەرهێنانی پارتی کرەکانی کوردستان لە لیستی تیرۆر.